لە دوای ڕوودانی بوومەلەرزەکەی 12 نۆڤەمبەرەوە تاوەکو ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیانی قەزای دەربەندیخان بەهۆی داڕوخانی خانووەکانیان و لە ترسی دووبارەبوونەوەی ڕوودانی بوومەلەرزە تاوەکو ئێستا لە ژێر خێمەدا دەمێننەوە. هاوڵاتیانیش دەڵێن لە ئێستادا بەهۆی هاتنی وەرزی زستان و مانەوەیان لە ژێر خێمەدا پێویستی زۆریان بە سوتەمەنیە و داواکاریشن لە حکوومەت قەرەبووی زیانەکانیان بکاتەوە. خەڵ لە ماڵ ناتوانێت بژی سێ بەتایبەتی من خۆم خانووکەم هەموو لایەکی درست بووە مناڵەکانم شەو تا بەیانی تا خێمە وەرنەگرتبوو لەو دەشتا خەوتن زیادی خێمە وەرگرتە بەڕاستی سارد و سەرمایە نەوت نییە وەزی خەڵ خراپە داوا لە حکوومەتەکەین داوا لە خێڵوازانەکەین لا لە شای دەرمەنی خام بکەنەوە نەگخۆم هەموو شای دەرمەنی خام بەڕاستی تووشی حاڵەتێکی سەگمەت بووە بۆی ئەم بوومەلەرزەوە بەس ئێمە لەوەی من بوومەلەرزەوە لە 12 مانگ ڕێمان نییە بێنە دەرەوە ئەو کەبرەمانە بڕاو مناڵێکی وردوواڵمانەیە و پێ هاتوچۆی ئەم سەرجادێشە تەوا بێتاقەتی کردین لەوە ترسین مناڵەکانشمان سارە لێدا و دوای ئەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەی نەوتمان بۆ دامین کایسە قەترە نەوت نیە لە ماڵمان و ماڵی وایە سێ عایلێ و 4 عایلە و معاشی نییە و بێ معاشێ و بێکاری و بێ ئیشیە و لە ترسی بوومەلەر دووبارە بوونەوەی بوومەلەرزە زۆربەی شەوان لە ناو چادرەکان نامێنینەوە هەموو شەوێ ئێمە پیشەمانە و هەروەها شەوانی بوومەلەرزە نایڵێ و بەهۆی ئەو بوومەلەرزەوە یێنە دەرەوە. ناسیح مەلا حەسەن قایمقامی قەزای دەربەندیخان ڕای دەگەێنێت لە ئێستادا سەرباری ئەو بڕەپارەی کە بۆ چاکردنەوە و نۆژەنکردنەوەی فەرمانگە حکوومیەکانی شارەکە و بەنداوی دەربەندیخان لەلایەن حکوومەتەوە دابین کراوە تاوەکو ئێستا حکوومەت ئامادەیی نیشان نەداوە بۆ قەرەبووکردنەوەی زیانی هاوڵاتیان. ئێمە پێمان وایە کە هاوڵاتیان لەم قۆناغەدا پێویستیان بەهۆیە کە حکوومەتی هەرێم ئاوڕێکی جدیان لێ بداتەوە و قەرەبوویان بکاتەوە و دەست گیرۆیان کۆی بۆیە بتوان خانوەکانیان چاک بکەنەوە و بە ئاسوودەیی تیا بژین. ئەمە یەکێکە لە داواکاریەکانی هەم دانیشتوان هەم ئێمەش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە ئێستا گەشتونەتە قۆناغی ڕووماڵکردنی هەموو شار و بە نووسراوێکی فەرمی حکوومەتی هەرێمی لێ ئاگادارەکەینەوە هیوادارین کە ئەوانیش بە جۆرەی پێویست بەدەم داواکاری ئەم شارەوە بێن. لە ڕووی سوتەمەنیشەوە ئێمە هەوڵماندا لەگەڵ بەرهەمەنوتەکان و بە سوپاسەوە ئەوان سەرەی دەربەنیخان کە درەنگتر بوو پێشیان خست بەهۆی ئەم ڕووداوەوە و ئێستا هەموو هاوڵاتیانی دەربەنیخان بەرمیلێک نەوتیان لە حسەی کە دیاری کراوە لە بەرهەمەنەوتەکانەوە وەرگرتووە تەنها چەند ماڵێکی کەمماوە ئەویش ئەمڕۆیە سپەی بڕیارە ئەو نەوتە بێ بۆ هەمیان. بە پێی ئامارێکی لیژنەی دیاریکردنی زیانەکانی بوومەلەرزە بەهۆی بوومەلەرزەکەی 12 نۆڤەمبەرەوە زیاتر لە 437 خانووی هاوڵاتیان ڕووخاون و هەروەهاش زیاتر لە 1600 خانووی تر زیانیان بەرکەوتووە و لە ئێستادا بەشێکی زۆریان مەترسی داڕوخانیان لێ دەکرێت. ئەمەش سەرباری ئەو زیانانەی کە لە شارەکەدا بەرکەرتەکانی پەروەردە و کارەبا و تەندروستی کەوتون. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، دەربەندیخان.